خۆشەویستانم جارێکی تەسلااوتان لێبێت و بە خۆشحاڵی و بەردەوامی لە پێشکردنی پرۆگرامەکەمان کە گفتوگۆکردنە لەگەڵ ڕۆشنبیری ناسرا و کاک ئاراس فتح کاک ئاراس جارێک سڵاوت لێبێ سپاس فەرموو ئەتوانی ئەڵێمی پرسیارەکە بیت. بەڵێ لە ڕاستیدا من سەرەتا ئاماژەم بەوەدا کە سیستەمی حیزبی لە وڵاتی ئێمەدا سیستەمێکی نامی دیموکراسیە و ئەماش بەش بە حاڵی خۆم تاکو ئێستاچێ بۆ هەموو حیزبەکان ئەکرێت بەکاربهێنرێت و ئەم پێناسی بەکاربهێنرێت. هەرچی پەیوەندی بە ئۆپۆزیسیۆنەوە هەیە دیارە تەماشای گۆڕان بکەیت لە پرۆسەی خۆدۆزینەوەدایە، پرۆسەی با بڵێن دروست بیناسازی و پرۆسەیە کە ئەبێت نیشانی بدات چاچەند ئەم ڕێکخراوە لە داهاتوودا دەتوانێت ئەگەری هەڵگری بە دیموکراسیکردن بێت با بڵێن ئەوەی پێدەوترێت بازیس دیموکراسی واتە دیموکراسی قاعدە واتە قاعدە بڕیار بدات و بتوانێت مۆدلێکی نوێ دروست بکات لە ممارەسەی سیاسی و لە ممارەسەی ژیانی حیزبایەتی. ئەمە گەرە دیارە تاکو ئێستاچێ ئەبێت چاوەڕێی بکەین بەرەوچۆ دەچێت دیارە دەشێت کۆنفرانس ببەستن و دەشێت دوو ڕۆژی کە ئیشی تر بکەن کە ئەمانە هەموو بۆمان ڕۆ نەبێتەوە بەرچە ئاراستەیەک دەڕوات. بەم شێوەیە کە شێوەیەکی مڵە هێشتا تاکو ئێستاچێەوە گرۆ نەبووە وە ستروکتوری خۆی دروست نەکردووە زەحمەتە باس لە پرۆسی هیچ پرۆسەیەکی با بڵێن دەستنیشان کراو بکەیت لە ناو ئەم ڕێکخراوەدا. هەرچی پەیوەندی بە دوو ڕێکخراوە ئیسلامیەکانەوە هەیە یازی ئیسلامیەکانەوە بە بڕوای من دەشێت پراکتیسەی هەنێک شتی دیموکراسی بکەن بەڵام بۆ من ڕێکخراوی دیموکراسی نین لەبەر ئەوە وەکو دوو ڕێکخراوی دیموکراتی سەیری بکەین. دیارە مەسەڵەن هەڵبژاردننی با بڵێن دەست لە کارکێشانەوەی سەرۆکی یەکگرتوو ئەمە ئەزمونێکی زۆر باش بوو ئەمە ئەزمونێکی زۆر گرنگە دەشێت ئەگەرێکی زۆر گەورە بێت بەرامبەر بکرانەوە لە ناو سیستەمی حیزبایەتی دنیای ئێمەدا و تازەترین نمونەشە کە تاکو ئێستاچێ لە ناو دنیای حیزبی ئێمەیە دروست بوو بێت بەس ئەمە هەمووی نییە. ئێمە پێویستمان بە با بڵێن دیموکراسیکردنی کۆی پرۆسی با بڵێن ژیانی حیزبایەتی هەیە و پەیوەندی لەگەڵ کۆمەڵگایە و دیارە ئایدۆلۆژیەکانیش کەم تا زۆر ئەومان بۆ دەردەخەن ئایا ئەم ڕێکخراوانە چەندە ڕێکخراوی سیاسین و یاخود ناسیاسین. هەرچی پەیوەندی بە ڕێکخراو با بڵێن ئینەکانەوە هەیە کۆمەلگای مەدەنیەوە هەیە ڕاستیدا زەحمەتە من حکمێک بەم لەسەر ئەوەی کەوا ئەمانە چەندە پراکتیزەی دیموکراسی دەکەن و یاخود نایکەن و یاخود چەندە بەدام و دەستگایانە ئیشەکەن لە دنیای خۆیاندا. من هەستەکەم لە نمونەی باشمان هەیە و نمونەی خراپشمان هەیە ینی هەنێک دەشێت هەنێک کەسایەتی هەبێت لە ناوانەی ڕێکخراوەوە هەمان ئەو کەسایەتیانە بن هەمان ئەو ستروکتورانە بێنکەوە وەکو لە حیزبەکانیان دەیبینن و ناگۆڕێن و هەنێک ڕێکخراو و دەستگای تریشمان هەیە کەوانە و دەشێت دەبینین کەوا گۆڕانکاری تیا دروستە بێت و ئەزمموی نوێ خەڵکی دێت خەڵکیت نوێ دێت و ئەزمموی نوێ لەگەڵ خۆیان دێنێت بۆ ناو ئەو با بڵێن دەستگا علامی بێ و یاخود دەستگاهی کانی تری کۆمەلگای مەدەنی بێت. بۆ چوونێکی پێی وایە کە ڕێشەی نادیموکراتیزە بوون ڕێشەی نادیموکراتی بوون لە ناو سیستەمی سیاسی کوردستان و لە ناو مۆدلی حیزباتیکردن لە کوردستانە بەتەنها لە ناو هێزە سیاسەکانان نیە بەقەدەوەی ڕێشەی ئەم کارکردنە دموکراسیە لە ناو ژیانی کۆمەڵایەتی و لە ناو مۆدلی پەروەردەی کۆمەڵایەتی و ئەخلاقی کۆمەڵایەتی کۆمەلگای ئێمەیە کە لەناو ئەم کۆمەلگایانەیە کە هێشتا کۆمەلگاشی ناگەشە کردووە هێشتا کۆمەلگایەکە بەهاکانی خێڵاتی بە ئەندازێکی بەربڵاو تیاکارەکە لەناو ئەم سیستەمە کۆمەڵایەتیە مرۆڤێک کە سیستەمێکی دیموکراتیە ئازادی تاکە کەسەکان ناسلمێنێ پرەنسیپەکانی دیموکراسی لەناو خۆیان جێ ناکاتەوە و پەروەردەیەک و ژیانێکی کۆمەڵاتی نادیموکراتیزەکراوە لێرەوە ناکرێت تاشێک دروست بکرێت لە ناو ژیانی سیاسیە دموکرات بێ بە معنایەکی تر دیموکراتیزەکردنی ژیانی کۆمەڵایەتی پێشمەرجی دیموکراتیزەکردنی ژیانی سیاسیە. تۆ چۆن لەم هاوکێشەی ئەڕوانیت؟ من وا هەست دەکەم پەیوەندی نێوان سیاست و کۆمەڵگا پەیوەندێکی زۆر ئۆرگانیە یعنی سیاست بۆ خۆی بریتە لە با بڵێن ئەو پرۆسەی کە وێنای جیاواز بە کۆمەلگا دەبەخشێت
ینی کاتێک کە دەڵێن ئەم سیستەمە سیستەمێکی نادیموکراتیە و یاخود سیستەمێکی دیکتاتۆری و یاخود تۆتالیتاریە، ینی هەمووی پرۆژەی جیاواز بۆ دروستکردنی تاک و بۆ دروستکردنی کۆمەڵگا. بۆ نمونە تۆتالیتاریزم ئەگەڵ نمونە بهێنینەوە. تۆتالیتاریزم بریتە لە چی؟ بریتە لە ینی فاشیەت وەکو یاخود نازیەت کە یان ستالینیزم. ئەمانە هەمووی پرۆژەی سیاسی زۆر گەورە بوون و چەشنێک لە ئینسانسازی پرۆسە ئینسانسازی جیاوازیان هەبووە. ینی گەورەترین پرۆژەی ئەم هێزە تۆتالیتارانە کە لە جیهانی با بڵێن لەم سێ نمونەیە بە تایبەتی بینیمان و لە دنیای خۆشماندا لە بەعسیزم بینیمان بریتە لە چی؟ بریتە لە پرۆژەی ئینسانسازیەک لەسەر ئەو وێنایی کە حیزب بوو سەرۆک هەیەی بۆ کۆمەڵگا. ئەم پرۆژەی ئینسانسازیە دەستکاریکردنی کۆی کاراکتەر و دەستکاریکردنی کۆی چەشنی بیرکردنەوە و دەستکاریکردنی کۆی چەشنی چێژمان و چەشنی هەڵسوکەوتمان و چەشنی بەرخوردی کۆمەڵایەتیمانە لەگەڵ یەکتریشدا. واتە ئێمە ئەومان بیر نەچوەتەوە کە بەعس چۆن ڕۆچوو بۆ ناو سایکۆلۆژیای ئینسانەکانەوە بە شێوەیەک چەشنێک لە خۆت چاودێری دروست ئەبێت. ینی هەچ سیستەمێک کەیشتە ئەوەی کەوا وا لە تاکەکان بکە خۆی چاودێری خۆی بکات لە ترسی ئەوەی کەوا نەژیرێت، لە ترسی ئەوەی کەوا دەستی بەسەر ئەنی ئەوە نەبێتە نەکوژرێ، ئەو کاتە ئەبێت ترسی ئەومان هەبێت کە ئەم ئینسانە ئازاد نییە و ئازادی تاکە مەرجی گەشەکردنی کۆمەڵگایە لە ڕاستیدا. و بۆیە منوە هەست دەکەم پەیوەندی نێوان کۆمەڵگا و سیاست پەیوەندیی زۆر ئۆرگانیە. واتە ئێمە هەموو سیستەمێک دەستکاری زۆر گەورەی کۆمەڵگا دەکات. کۆمەڵگای دیموکراسی بۆ جوانە لەبەرەوەی ڕێگا بە فەردەکان دەدات ئازاد بیر بکاتەوە، ئازاد هەڵسوکەوت کات، داهێنانی هەبێت، گەشەی ئابووری ئاراستەکراو نەبێت و تا دوایی. ئەمە جوانی دیموکراسیەتە بە شێوەیەکی گشتی ئەگەر زۆر بە بەسیتی باسی بکەین. ناشرینەکانی دنیاکەی ترچی ئەوەیەکەوە ئاراستە کراوە کۆماندۆیە. واتە تۆ ڕێکخراوێکی کۆماندات هەیە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و لە هەموو ڕۆکانی ترەوە پەروەردەیی ئاراستی کۆمەڵگا دەکات. اینجا کۆمەڵگای ئێمە بمانە نەمانەوێت بەعسیزممان بینیت. واتە ڕەگ و ڕیشەکانی پرۆژەی ئینسانسازی بەعسیزم ون نەبووە لە دنیای ئێمەیە. واتە ئەو کەسایەتی کە پێی دەوترێت کەسایەتی ئۆتۆریتێر، ینی ئەو کۆمەڵگایانی کە ئۆتۆریتێرن لە ڕاستیدا ئامادەن بۆ ئەوەی کەوا کۆمەڵگایکی سیستەمێکی سیاسی ئۆتۆریتێریش دروست بکەن. دەشێتێکی لە وڵاتانی کەوا ئەم ڕخنەیە ڕوبڕوو بێتەوە ئەڵمانیا بە دنیای ئێمەشە بە شێو لە شێوەکان بینیمان بەعسیزم. ئەمە یەک. دوو ینی بە بڵێن مەبەستمەوە ڕێژاڵەکانی بەعسیزم لە کەسایەتی ئینسانی ئێمە و لە سیستەمی سیاسی ئینسانی ئێمە ئینەکانی ماوە سێبەرەکانی بەردەوام ئیش دەکات و تاکو ئێستا کێش بەردەوام ڕێشەی ستەمکاری ڕاستەقینە لەناو ژیانی سیاسی ئەمەیە عقلانی نەبوونی فۆرمی ململانەکان و دیموکراتیزە نەبوونی ژیانی سیاسی لە کوردستان ڕێشەی ڕاستەقینەی ئەوەی لەناو نەخشەی کۆمەڵاتی کۆمەڵگای ئێمەیە و مرۆڤێکت بۆ دروستەکە ئەم نەخشە کۆمەڵایەتیە کە دوجار ناتوانێت نمونەیەکی دیموکرات لەس ئاستی ژیانی سیاسی پێشکەش بکە. ئەم قسەی ڕاستە. من زین چۆن زەحمەتە تۆ بڵیت ئەمە ئەوەی تر دروست دەکات. من پەیوەندیەکی با بڵێن ئۆرگانی و پەیوەندیەکی دیالکتیکی لە بینی ئەم دوو شتەیە دەبینم و بۆیە ئەنی دەکرێت ئەنی کۆمەڵگا کاتێک کە بەردەوام کۆمەڵایەکی کراوە بێت ڕقابی لەسەر سیاست هەبێت ئەو کاتە سیاسەکانیشمان بە ضرورەت سیاسی ئینسانی کراوە لیبرال دەبن و ئینسانێک دەبن کە بە پێی چاوەڕوانەکانی کۆمەڵگا لەیان ئیش دەکەن بە پێچاونەشەوە هەرامان شت. جا مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە شتێک نییە لە دنیای کۆمەڵگایە پێی بوتێت جەوهەرگەرە، ینی کۆمەڵگایەک من ئەو تەفسیری جەوهەرگەرایی کە لە دنیای باڵین کۆمەڵناسیە بۆ کۆمەڵگا دەکرێت زۆر بە مەترسی دیاری دەبینم. یعنی شتەکان بڵێن ئەم کۆمەڵگایە وایە و لەبەرەوە سیستەمە سیاسەکەشی وا دروستە بێت یا خۆت ئەم سیستەمە سیاسیە بە بەرتاقای ئەم کۆمەڵگایەیە. کۆمەڵگا پێکاتێکی زۆر دینامیکیە و
پرۆسی با بڵێن پرۆژەی بەڵێ بێگومان کاک ئاراس ینی قیەمی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتەکان بەرهەمی گەشەکردنی مێژوویە و بەرهەمی گەشەکردنی هەلومەرجی ئابووری و هەلومەرجی سیاسی و هەموو ئەوانان پەیوەندی دیالکتیکیان لە بنایە و بەهای کۆمەڵاتی هیچ کۆمەلگاک لە ئاسمان نهاتوتە خوارەوە بەقەدەوەی لە ناو ژیانی مێژووی و لە ناو پرۆسێکی مێژووی بەرداوامە ئەمانە گەشەی کردووە ئەمە ڕاستە پرسیارەکەی من مەبەستم ئەوە نەبوو کە ئەمە بوونێکی مطلق لە ناو ژیانی کۆمەڵایەتیە هەبێت و ئەم بوونە مطلقە تحدیدی ژیانی سیاسی کۆمەلگا ئێمە بکە بەقەدەوەی مەبەستم ئەوە بوو کە ئەو پەیوەندی بەهێزەی هەیە لە بینی هێشتنەوەی ژیانێکی کۆمەڵایە پەیوەندیی کۆمەڵایەتی مۆدلێکی لە ئینسان لە ناو ژیانی کۆمەڵایەتیە و پەیوەندی ئەمە بە مۆدلی حکومڕانی و سیستەمی سیاسیەوە بەڕێز ئاماژەی بۆ کرد بەعەس بەوەی لەناو ئەو سیستەمە سەرکوتکاری ئەگەر ناویشی نەنێن فاشی یا بۆی لە ڕووی تیۆرە تووشی ئیشکال نەبین بهێڵێتەوە پێویستی بەوە بووکە لە ناو ژیانی کۆمەڵایەتیە مۆدلێک لە ئینسانسازی دروست بکە کە غزمەت بە مۆدلی بەعەس بکە. بەڵێ من لەگەڵ ئەو ڕایم ینی ئەوە نازانم من لەوە دەشێت هاوڕابین ینی پرسیارەکە من وا تێگەیشتم کە پەیوەندی نێوان سیستەمە پەیوەندی نێوان سیستەمی سیاسی و بڵێن بنەما کۆمەڵایەتەکان چەندە نزیک وایە خود دوورن لە یەکتری منیش ئەڵەبزەم هەوڵمدا کە ئەو پەیوەندیە بۆ شێ ڕۆم کەمەوە کە پەیوەندیی دیالکتیکیە هەری لە دنیای دموکراتی ئەوانی بۆ نمونە بەحسیزم کاتێکە دێت چێژمان دیاری دەکات وایە خۆ چەشنی دەرکەوتنمان دیاری دەکات خۆ دەزانیت ساڵانێکی زۆر ئەوەی سمیاڵی گەورە نەبووە وەکو بەحسی سیر ناکرا وایە خۆ جلەکان وایە خۆت هەموو ئەو شتانی کەوا با بڵێن وێنانی کەوا ئایدۆلۆژیایەک دەدا بە ئینسانەکان بۆ ئەوەی کەوا بتوانێت تەرجمەیە کات بۆ ناوواقعی کۆمەڵایەتی بڵێ کاک ئاراس ئەمە لێو بپرسم ئەگەر قسە لەسەرەوە بکەین کە سیستەمی سیاسی لە کوردستانە ولا هەموو دنیاشە سیستەمێک بێوێت بمێنێتەوە پێویستی بە جۆرێک لە دەستکاریکردنی نەخشەی کۆمەڵایەتی کۆمەلگا هەیە و پەروەردەی کۆمەلگا هەیە بە جۆرێک لە قازانجی خۆی بێت بەڵام بە ئەمە بخینە کەوانەیەکەوە وازی لێبێنین ئەمڕۆ لە کوردستانە جگە لە هێزی دەسەڵات کۆمەڵک هێزی دیکەشمان هەیە کە لە دەرەوەی دەسەڵات وەکو پێشتر ئاماژەم پێکرد چ هێزی سیاسی و چی هێزی ناسیاسی پرسیارەکە من ئەمەیە ئایا ئەم هێزانەی لە دەرەوەی دەسەڵاتن بە بۆچوونی تۆ تا چەند خاوەنی دیدگایەکی فەلسەفی عەقلانی ڕاستەقینە بوون بۆ جانێکی دیکە ڕێخستنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ ڕێخستنەوەی دروستکردنی ئینسان و مۆدلی دروستکردنی ئینسان وەکو عەقڵ وەکو شیادی وەکو کەسایەتی لە ناو ژیانی کۆمەلگای کوردیا بۆ ئەوەی کە تاچێکی دیموکرات و ئازادی خواست بەرهەم بێنێ. من واستە کە ماژدەی شوبات دەشێت یەکێک بێت لە چرکە ساتە گرنگەکانی کۆمەلگای ئێمە هەژدەی شوبات هەڤەی شوبات ببەخشە هەڤەی شوبات یەکێک بێت لە چرکە ساتە گرنگەکانی دنیای ئێمە کە بریتە لە چی بریتە لەوەی کە کۆمەلگای ئێمە لەسەر چەندین چەمکی جیاواز دەیویست ئیش بکات چەمکی ماڵ چەمکی هاوژنیشتمانی بوون چەمکی بەشداری بوونی سیاسی چەمکی بەشەبوونی ئابووری چەمکی هاوکاری کۆمەڵایەتی ئەمانە هەر هەمووی هەستەکەم هێزە کۆمەڵایەتیەکانی دنیای ئێمە هێزی ئەمانیکەوە هێزی زیندوی دنیای ئێمە خواستەکانیان بە شێو لە شێوەکان ئارتیکۆل فۆرمۆلە کرد وە با بڵێن فۆرمۆلە کرد و هێنایانە سەر شەقام و ئەمە من لە چرکە ساتێکی زۆر گرنگە و زیندوی کۆمەلگای ئێمە لە ڕاستیدا نیشانەدات بۆیە مانای ئەوە نییە کە سیستەمی سیاسی تەنها ئەتوانێت ئەو ئینسانانە دروست بکات کە ئەیەوێت و ئەتوانێت بەو شێوەیە کۆماندۆی بکات کە ئەیەوێت کۆمەلگا ناتوانرێت بەردەوام لە سوچێکە دای بنیت و تۆ ئاراستی بکەیت و بەردەوام بەو شێوەیە ئیشی بۆ بکەیت بە تایبەتی لە دنیای مۆدێرنەدا لە دنیایەکە کە بەسەر چەندین دەرگای هەیە بەسەر دنیای دەرەوەیدا کە ئەتوانێت ئاگاداری دنیای دەرەوەی خۆی بێت جاران ئێمە لە سیستەمی بەحسیزمدا تەنها بەحسمان دەزانی دەناسی دەنها دەرگامان نەکرابەوە بەسەر دنیای دەرەوەدا ئەوە نەمانەزانی دنیای دەرەوە چۆن لە ئێمە ئەڕوانێت ئێمە چۆن لە ئەزمون وڵاتانی ترەوە فێربین جگە لە کتێبەکان و کتێبەکانیش قەدەغەکران ئەو کاتە مەترسی گەورەترەوە بەرحەڵ مەبەستمەوەی بڵێم دنیای دیجیتال و مۆدێرنی ئێستاچێ ئەگەری کردکرانەوەی تاکەکان و تێگەیشتنیان بۆ جیهان و پلۆرالبوونی دنیای ئێمە
گەورەتر دەکات و ئەمە ژوای کردووە خواستە کۆمەڵایەتیەکان بە شێوە لە شێوەکان ڕادیکالتر بن و چونکە ئەم دۆخە سکوونە سیاسی و متبوونە سیاسی و با بڵێن کۆمەڵایەتی لە دنیا ئێمە هەیە خەریکە کۆمەلگا بەرەو خنکانێکی با بڵێن ئەنترۆپۆلۆژیە باگەر بتوانم وانایی بنێم و ئەمەش مەترسیدارە بۆیە پێویستی بە جوڵە هەیە پێویستی بەوە هەیە جارێکی کە بکەوێتە بزاوت و ئەم بزاوتەش هێزی کۆمەڵایەتیمان هەیە کە هەڵگری بووە بەڵام ئەوەی کەوا هەڵگری پرۆژەیەکی گەورە بن بۆ بنیادسازی من جارێ نایبینم لە ڕاستیدا ئەوە زەحمەتە شتی واش نییە ئەنی دەشێت هێزی کۆمەڵایەتی جیاوازمان ئەبێت ئەنی من لەگەڵ ئەوەیە نیم ئەبێت کە باسی شۆڕش بکەین و یاخود باسی ئۆپۆزیسیۆن بکەین و یاخود باسی هێزی سیاسی کۆمەڵایەتی نوێ بکەین ئەبێت پرۆژەیەکی گەورەی عەقلانی و فەلسەفی و دوایی لە هەموو ئاستەکانی تریشدا تێڕوانی با بڵێن کۆنکرێتیان هەبێت بەرامبەر بە دنیا ئەمە لە ڕاستیدا زەحمەتە لە دنیای ئێمەدا و لە هەموو کۆمەلگایەکیشا دەشێت زەحمەت بێت ئێمە هێزی جیاوازی کۆمەڵایەتیمان هەیە و پرۆژەی جیاوازی سیاسی کۆمەڵایەتی هەیە ئەم هێزانە و لەبەرەوە هەریەکەیان بە شێوە لە شێوەکان تعبیر لە خواست و بەرژەوەندی گروپی جیاوازی ناو کۆمەلگای ئێمە دەکەن و زۆر گرنگە بە بڕای من پرۆسەی بۆ نمونە ئۆپۆزیسیۆن وێنەیەکی دیاریکراوی خۆی دوو ڕۆژیکە لە پرۆگرامی خۆیدا بۆ نمونە پرۆگرامەکانی خۆیدا ڕوون کاتەوە چییە تاوەکو بتوانێت تەنها دووبارەکردنەوەی ئەزمموی شعبەوێت نەبێت ئێمە تعبیر لە هەموو کۆمەلگا دەکەین ئێمە بەرژەوەندەکانی هەموو کۆمەلگا ئەپارێزین ئێمە هەموو گروپەکان کچ و کوڕی ئێمن ئەمە ڕاست نییە ینی بۆ ڕاست نییە لەبەرەوەی ئەم ئەزمونێکی مەترسیدار بوو و ئەوە تا بینیمان دەرئەنجامەکانی چییە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە لەتلەتە بەسەر چەندین ناوچەوە لەتلەتە بەسەر چەندین هێز و گروپی کۆمەڵایەتی جیاوازەوە لەتلەتە بەسەر چەندین بەرژەوەندی ئابووری جیاوازەوە و هەندێک وەلایەتی لۆکالی و وەلایەتی با بڵێن خێزانی و ئەم شتانە لەبەر ئەوە هەچ هێزێکی سیاسی دروست ببێت ئەبێت پرۆژەیەکی دیاریکراویشی هەبێت ئەو ئامانجانەی کە دەوێت پێی بکات بۆ چ گروپێکە بە پلە یەکەم و دەیەوێت چی بێت کۆمەلگای ئێمە بمانێنەمانە کۆمەلگایەکی گەنجە کۆمەلگایەکە بە پێچەوانەی کۆمەلگای غەربەوە کە بە کۆمەلگای پیر ناوە برێت ژمارەی پیرەکان گەورە زۆر بوونە تێکدا و ژمارەی گەنجەکان بەنی هێزی کار بەرەو کەمی دەڕاتەوە کۆمەلگای ئێمە وەکو زۆربینەی کۆمەلگاکانی دنیای جیهانی سێ کۆمەلگایەکی گەنجە و کۆمەلگای گەنجیش کۆمەلگایەکە پڕێتی لە هێز پڕێتی لە توانە بۆ پڕێتی لە ململانی توند دەشێت ببێتە ململانی توند ئەتر لە جەزائیر بینیمان لە شوێنی تر ئەمانە هەر هەمووی ئەم کۆمەلگایانە لە ڕاستیدا ژمارەی گەنجەکانیان لە سەروی 150 هی کۆمەلگا و خواستی ئەم گەنجانە لە کۆمەلگادا جیاوازە لە خواستی ئەو پیرانەی کە کۆمەلگا بەڕێوە دەبن تەسەووریان نییە تاکو ئێستاچێ سیاست مەدارانی دنیای ئێمە و دنیای ئەوەی کە بینیمان لە جیهانی عەرەبیشدا دابڕانێکی گەورە لە نێوان سیاست و کۆمەلگایە بۆ لەبەرەوەی کەوە نە زمانیان تێگەن نە لە تەسەوڕەکانیان تێگەن نە لە چێژەکانیان نە لە خەمەکانیان نە لە خواستەکانیان و ئەم دابڕانە وا دەکات کە کۆمەلگا بە شێوەی تر خۆی ڕێ بخات و هێزە کۆمەڵایەتەکانی بە شێوەی تر خۆی ڕێ بخات و تعبیر لە خواست و ئامانجەکانی بکات بڵێ بوونی ئەو نخبەیە لە گەنج لە کۆمەلگای ئێمەیە یا ئەو ئەگەر ئەو ناوە ڕاست بێ ناوبینی لە کۆمەلگای گەنج و گریمانەیەک قبولی بکەین بەڵام کۆمەلگای گەنج دەشێت چی لە ژیانی سیاسی ئەم کۆمەلگایانە بگۆڕێ وەکو هێزێکە لەم کۆمەلگایانەیە چکە هەموو ئەو هێزانەش کە بە هێزی گەنج دەناسێت دەکرێت بە ئاڕاستی جیاوازە تەوزیف بکرێت هەروەک چۆن بە ئاڕاستەی بیناکردن تەوزیف بکرێت دەشێت بە ئاڕاستەی تێکدانیشە تەوزیف بکرێت ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەومان پێناڵێ ئەم کۆمەلگای ئێمە چەندێک لە بەردەم ئەگەری کرانەوەیە بە حکمی بوونی هێزی گەنج بە حکمی بوونی خەونی نوێ لە لای گەنج بە هەمان ئەندازش لە بەردەم ئەگەرێکی قورسی داخرانایە هەردووشی ئامادەیە بێگومان ئەمە زۆر ڕاستە لەبەرچی لەبەرەوەی کەوە وەڵامەکەی دەشێت زۆر سادە بێت ئەویش ئەوەیە من
خەمی گەورەی سیاسی لە ناو سیستەمی سیاسی کوردستاندا نبینم بەرامبەر بە کۆمەڵگا بەگشتی و بەرامبەر بە ئەو توێژی کە بێتەوەتە توێژی گەنجان ناوم نا کۆمەلگای گەنج مەبەستم گەنج وەکو تەمەنە لە ڕاستیدا مانای ئەوە نییە کەەوە ئەم گەنجە دیموکراتە و خۆتمانایەوەژ نیە ئەم گەنجە دینیە و خودمانە ئەم گەنجانە دەشێت بە چەندین ئاراستی جیاواز بیر بکەنەوە ئەو بێگومان گروپی جیاواز دروست بکەن و بێگومان خواستی سیاسی و کۆمەڵایەتی و هەموو ڕۆژنگری جیاواز یەکێک لە لەو پرسە گرنگانی کە لە ڕوتی گەشەکردنی هەر کۆمەلگایەکە هەیە ئەویش بریتە لە نخبەیەک لە بیرکەرەوە نخبەیەک لە لەو کەسانی کە قدرەتێکی عقلیان هەیە و توانایکی بەرزی خۆ پەروەردەکردن و خۆ پێگەیاندنیان نیشاندا و دەتوانن ئینتاجی فکر بکەنەوە ئینتاجی جۆرێک لە هوشیاری بکەن بە کۆمەلگا و ئەمە بەم ئاراستەیە بتوانێت کۆمەلگا لە ڕۆتی مێژووی خۆی دوانەکەوێت و گەشە بکە هەروەک چۆن بینیمان لە کۆمەلگا ئەوروپایەکانە لەسەر دەستی کۆمەڵێک بیرمەندی گەورە ڕۆتی گەشەکردنی هوشیاری ئاستێکی گەورەی بینیوە لەم جۆرە کۆمەلگانەی ئێمەیە ڕەنگە بڵێن نخبەی ڕۆشنبیر یان هەندێک جار دەستەواشەی توێژەر بە لە ئاستە زانستی و ئەکادیمەکە زیاتر بەکاردێ ئەم نخبەیە دەتوانێت کاریگەریشی زیاتری هەبێت من ئەمێ ئەو پرسیارە لە تۆ بکە کاریگەری نخبەی ڕۆشنبیر لە کۆمەلگایە لەسەر ڕوتی ئەم گۆڕانە سیاسی و کۆمەڵاتیان لە کۆمەلگای ئێمەیە چۆنە بینی بەڵێ لە ڕاستیدا من نخبەی ئەوەی پێدەوت ڕۆشنبیران وەکو گروپێکی هۆمۆگەن تەماشای ناکەم واتەوە گروپێکی منسەجم تەماشای ناکەم ینی ئەمە وەکو هەموو گروپەکانی تر لە ناو کۆمەڵگادا ڕۆشنبیران لە یەکەی جیاواز و دەشێت لە گروپی جیاواز و لە تێڕوانین و ڕوئیا و دنیابینی جیاوازە دابش بوو بێت ئەمە یەکێک لە خاڵێکیان خاڵی دووەم ڕۆشنبیر پێش ئەوەی گروپێ تاکە واتە پرۆژەی ڕۆشنبیر هەمیشە پرۆژەیەکی تاکانە بۆ لە ڕاستیدا و شەڕەکانیشی تەنها لە لەحزە گرنگە با بڵێن مێژوویەکانە نەبێت کە بێتە سەرجادە چونکە شەقام قساکە وەکو مەسولەتێکی ئەخلاقی و بەرپرسایەتێکی با بڵێن ئێتیکی بەرامبەر بە کۆمەڵگا وەکی تر پرۆژەی تاکانەی خۆی هەیە و ئەم پرۆژە تاکانەیە کەسێک پێی ناڵێت تۆ وا بکە و وابیر بکارەوە لەبەرەوە تاکە پێش ئەوەی کەوا دەستە جەمعی بێت دەشێت ڕۆشنبیران بتوان گروپی خۆیان دروست بکەن گروپی جیاواز ئەمە هینێکی تێدا نییە بەڵام بەگشتی زەحمەتەکە وشەی ڕۆشنبیران بۆ وا دەکەن ڕۆشنبیران چ پرۆژەیەکیان پێەیە ڕۆشنبیران چ استراتیجێکیان هەیە وای ئەمانە هەر هەمووی بەڵام ڕەنگە هەندێک بێگومان ناکرێت ڕۆشنبیر لە یەک تایپا کۆ بکەینەوە جیاوازی فکری جیاوازی تێگەشتن لە کۆمەلگا جیاوازی باگراوەندی فکر و تەنانەت شخصیش ڕەنگە کار لە هەڵوێست و دیرگای ڕۆشنبیر بکە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگە ئێمە ڕۆشنبیر بەوە بناسیینەوە کە خاوەنی دیدەکی ڕخنەگرانەیە بۆواکە ڕەنگە ئەوە سادەتنی پێناسە بێکە بۆ کەسێکی ڕۆشنبیر بکەین کە دیدەکی ڕخنەگرانی هەیە خاوەنی بۆچوونی نەقدی و خەسەنگاندن و توانای شیکارکردن و توانای سەلماندنە لە تێزانی کە بۆ واقعی خاتە ڕوو ئەمە پێناسە هەرە سادە ومانە هەرە سادەکە ڕۆشنبیر بێ ڕەنگە لەم چارچەوە گشتیە بتوانین دەستەواژەی ڕۆشنبیران بەکاربێنن نەک بەو مانایی هەر هەمووی بکەیتە یەک باسنەوە لەسەری بنووسی ڕۆشنبیر پرسیارەکە ئەمەیە بەم فۆرما ڕۆشنبیر تا چەندێک توانێتی ڕۆڵ ببینێ و باس لە بوونی فجووە یا بۆشایەکی گەوراکەن لە بینی خەڵک و ڕۆشنبیران ئەمەش بەس معنای بێکاریگەربوونی ئەو توێژە ڕخنەگرە بیرکەرەوەیە کە لە کۆمەلگای ئێمەیە هەیە ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە زەحمەتە بە کوردی بتوانم بەڵام بەمە ببەخشێت چونکە ئەو تەفسیری بۆ ڕۆشنبیرتان کرد دەشێت من شکایەتم لەگەڵ هەبێت یعنی مەبەستمەوەیە بڵێم ئێمە زیاد لە تەفسیرێکمان هەیە بۆ ڕۆشنبیر ئەمەی تۆ باست کە دەشێت ڕۆشنبیری تەنها ڕخنەیە بگرێتەوە ڕۆشنبیر ڕخنەی دەشێت وەزیفەیەکی دیاریکراوی هەبێت بەس وەزیفەکەی لە ڕاستیدا وەزیفەیەکی ئایدۆلۆژی نیە دنیای ئێمە لەبەرەوەی تەقسیم بۆ سەر دوو ئەم دوو جیهانەدا ئەم دوو جوگرافیادا ئەم دوو ئایدۆلۆژیادا ڕۆشنبیرەکانیش تەقسیم بوونە بۆ سەر ئەوەدا لە دوای ئەوەی ئۆپۆزیسیۆن دروست بۆ
ڕۆشنبیری تریش ڕۆشنبیری ئۆپۆزیسیۆنیش دروست بووە سوالەکە لەوەدایە لە ناو ئەو هەموو فەزا سیاسیە بە سیاسیکردنی دنیای ئێمە ڕۆشنبیری سەربەخۆ لە کوێ جێگەیە بێتەوە من وەکو ئاماژەم پێدا پێشتر ینی لە 1 بۆ 5 ئێمە شتێکیمان هەیە پێی دەوترێ ئازاد وایە خودڕۆ کەسانی ئازاد و کەسانی سەربەخۆ کە بتوانن ئیش بکەن ئەمە کاریگەریەکەیان چەندێک گەورەیە بەڵام ژمارەشیان زۆر کەمە ژمارەکەیان بە چەشنێک کەمەکە لە مەترسیدارە بڕاستی لە کۆمەلگایەکە کە ئەم هەموو دابەشبوونە سیاسی و دابەشبوونە سترکتوریە با بڵێن ئایدۆلۆژیا ئاراستەی کۆمەلگای ئێمە بکات چ پرۆژەیەکی هەیە هەمان شێتانی من ئەوە دەڵێم وەکوتم ڕۆشنبیر کەسێکە خاوەن قسەیە و قسە مەبەستم قسەی ئاسایی نییە قسە بە مانای نووسین قسە بە مانای گوتار دروستکردن و لەم دوو ئاستەدا ئیشەکات و بۆی لەم دوو ئاستەش ئیشی بکات پێویستی بە ڕووبەرێک هەیە بۆی کەواتایە ئیش بکات بەڵێ زۆر ئەگەر جملێک هەبێ بتوی بڵێ بەڵێ بەرنامەکە کۆتایی ببین زۆر بە کورتی قسێک ما بێ من لێم نەپرسی بێتی شتێک بتوی من تەنها ناڵێم ئەم ڕووبەرە زۆر تەسکە بۆ ڕۆشنبیران ئەم ڕووبەرە بە ئاراستەیەک تەسکە کە زەحمەتە بتوانین پرۆژەی گەورە تیا دروست بکەین و بە تایبەتی دنیای سیاسی ئێمە دنیاە کە لە ڕاستیدا پێویستی بە ڕۆشنبیر نییە پێویستی بە سەقافەت نییە بەڵێ زۆر سوپاس بەڵە بینرانی بەڕاست خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لە بۆ گفتووکردن بۆ ئەو لەگەڵ ڕۆشنبیر ئاراسفەتا سەبارەت بە ڕۆتی گەشەکردنی کۆمەلگای کوردی و ئەگەرەکانی گۆڕان بەرەو دیموکراسی بە ئومێدی ئەوەی توانی بەدەمستانشتابات پێشم و مای سوود بێ بۆ ئەوەی بەڕێز کاک ئارا زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە و زۆر سوپاس بۆ جەنابەت.